باس لە سەلامەتی پیشە دەکەین باس لە سەلامەتی کرێکار دەکەین لە شوێنی کاردا. هەموو کەسێک کە لە هەموو کارێک کە دیکەین سێم بۆ خۆمان لێرەدا کرێکارین، بەڵام کرێکار بەمانە پیرۆزەکەی ئێمە تەماشا دەکەین و دەشمانێ بزانین لە شوێنی کاردا تا چەند سەلامەتی ئەم پیشەیە یان زۆرجار دەوترێت خطوڕە یان ئەو کەلوپەل و پێداویستیانی کە پێویستە کات بۆ کارێک لە شوێنی کاردا هەم کۆمپانیا هەم دامەزراوەکان بۆ ئەو کەسی کە کار دەکات دابینیان کردووە. زۆرجار لێرە لێ بەداخەوە هەندێک چیرۆکی ناخەژێن دەبیستین کە کرێکارێک لەسەر باڵەخانەیەک بەردەبێتەوە یان دیوار دەڕوخێ بەسەریدایان بەهۆی نەبوونی پێداویستی سەلامەتیەوە کەسەکە بۆ نە دەڵین کارەبا گرتوێتی یان هەر بابەتێکی ترەوانی کە لە ژیانی ڕۆژانەدا دەزانین کەسانێک کاری بۆ دەکەن. ئەمڕۆ بەگشتی باس لەمانە دەکەین بزانین لەسەر کۆمپانیەکان چ پێویستە بەرامبەر بە کرێکار و لەسەر کرێکار چۆن گرنگە خۆی بزانێت ئەوەی کە کەلوپەلی بۆ دابین دەکات مافە لە پێش کارکردندا دەبێت بۆی دەسە بەرکات. ئەمانە کۆمەڵک پرسیار ئاڕاستی میوانەکانمان دەکەین زۆر بەڕێز چالاک ڕەوف کە بەڕێزان سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کرێکارانی کوردستانن، خاتوو سارا مەحمودیش کە بەڕێزان ئەندامی لیژنەی سەلامەتی پیشەین لە قایمقامەتی سلێمانی. ئەمڕۆ میوانن بۆ وەڵامدانی پرسیارەکان زۆر بەخێر بن، بانیتان باش. کاک چالاک با لێەوە دەست پێ بکەین ئەم بابەتە بە شۆ گەیشتووە، ئێمە چەندین دەیان بەرنامەمان لەسەر ئەم بابەتە کردەوە. ینی کرێکار لەو مافی خۆی تێگەیشتووە، خاوەنکار لەوە تێگەیشتووە کە پێداویستەکانی سەلامەتی کار بۆ کرێکار دابینکە لە شوێنی کاردا. سپاس وەڵام من بە دەرفەتی ئەزانم زۆر سپاسی جەنابتان و کەناڵی کورساتی عزیز بکەم کە هەمیشە بەکردەوەی سەلبێنێ کە ماڵی هەمووانە بەو کەمپینی کە پێشکەشتان کرد ماوەی هەفتەیەک زۆر ماندوو بوون بۆ سەرمایە توانیتان خەمەکان بەشکەن لەگەڵ ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و ببوورە ڕۆژئاوا باکوورە کوردانی. زۆر سپاس. ئەمە حەزم کرد بەنایی ستافی لقی سلێمانی و کرێکارانەوە ئەم سپاستان بکەم چونکە بەڕاستی کارێکی ئەمەندە گرنگ بوو کە بە سپاسێک کۆتایی نایە. ئەم بابەتی ئێمە لەسەری کۆبوونێتەوە دەستان خۆش بێ، کارێکی زۆر گرنگ و زەڕورە چونکە بنەمای ژێرخان و سەرخانی ئابووری وڵات هەموو دنیاوایە کە بەشان و بازووی کرێکاران نەکرێ. هەموو ئەو ئەندازیارە بەڕێزانش کە بەگرێبەست ئیش ئەکەن لە کەتی تایبەت ئەمانش هەموو ئەچنە ئەو بابەتەوە ئەچنە ئەو قاڵبی کارەوە کە یاسای کار سەرپەرشتیانەکە. ینی جەنابتان نەزانن لە دنیاە هەموو کۆمەلگا هەموو چین توێژەکان هەموو خەڵک بە یاساوڕێسا بەڕێوەڕە شتێکی شپێڵێ یاسایکی شێ لە هەرێمی کوردستان و ئیشی پێکرێ یاسای کارە. هەموو ئەمانە گرنگی خۆی زۆر هەیە و بابەتەکەیەوە زۆر گرنگە. بەڵام جێی داخونیگەرانیە کە ئێمە لە ماوەی 30 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستانە تا ئێستا ئێمە گرفتارین دەردەدارین بەدەستەوەی کە یاسای کار لە شوێنکارەکانە و خۆی جێبەجێ نابێ. ئەم یاسای کارە چی لە خۆگرێ کاک چالاک؟ یاسای کار یاسای ژمارە هەفتاویەکی ساڵی 1970 کە ئەم یاسایە کۆمەڵێکی زۆر بەرگە و بابەتی تایە و ژیانی کرێکاران ڕێگەخا، پەیوەندیەکانی کرێکاران و خاوەنکار ڕێگەخا و هەموو ئیمتیازەکانی کە کرێکار ئەبێ هەیبێ لەم یاسایە باس کراوە. ئەمێنێتەوە سەر جێبەجێکردنی ئەم یاسایە. خۆت جەنابتان نەزانن لە عێراقا بە گشتی و لە هەرێمی کوردستان هەر ئەم یاسایانە تەواوی یاساکان گرفتەکەی ئەوەیە کە یاساکە خۆی جێبەجێ ناکرێت. ئەگەر جێبەجێ بکرێ لە یاسای کارە لە مادەی 1970 باسی تەواوی پێداویستیەکانی سەلامەتی کارەکە بۆ کرێکار. ئەگەر بێت و خاوەنکار ئەم پێداویستیانە وەکو خۆی جێبەجێکاوە کرێکار بەقەدەرەوە وشیار بێ بەکاری بێنێ، من دڵنیایی ئەدەم لەوەی کە علاقم بەسەر ئەوە نییە کاری ئیلایی ئەمەیان شتێکی ترە. بەڵام ئەگەر بینە سەر بابەتی عملی قسە بکەین، ئەگەر ئەم بابەتە خۆی جێبەجێ بکرێت دڵنیاتانەکەم لە 90 ڕووداوەکانی کار و برینداربوون و جانەدەستدانی کرێکاران کەمە بێتەوە. بەڵام جێی داخونیگەرانیە بەڕاستی ئەمە لە شوێنکارەکانەوەکو پێویست جێبەجێ ناکرێت. چەند هۆکارێکی هەیە، من دوانسیانێکی زۆر گرنگی باسەکەم کە جێبەجێ ناکرێت. یەکەمیان تێچووی ئەم بابەتەیە کە پێداویستی سەلامەتی لە شوێنکارەکانە ئەگەر هەموو کارگەیەک دابینی کە ئەمە تێچووی هەیە و
خاڵی دووەمی ئەوەیە کرێکارەکە بەقدر ئەوە وشیار نییە کە پێداویستی سەلامێتەکان بۆ خۆی بەکاری بێنێەوە داوای بکە و ئێمەش وەکو سندیکای کرێکاران و هەموو لایەنە پەیوەندیدارەکان و حکومات و ئەو سێ بەڕێبەرایەتی کە معنیە بەم کارە سەر بە وەزارەتی کارن نەیانتوانیوە وەکو پێویست هەمومان بێکۆ نەمانتوانیوە ئەم وشیاریە بگەین بە کرێکاران. خاڵی سێمی کە زۆ گرنگەوەیە کرێکاران ئەگەر لە شوێنکارەکانە داوای کاچنە سەرکات داوای گرێبەستی کار بکەن لە گرێبەستی کارە سعاتی کار و موچە و پێداویستی سەلامەتی هەموو شتاری ئەبێ تیا تەسبیت کرێت. بەڵام ئایا ئەگەر ئەم داوای گرێبەستی کرد بڵێ ئەو لایەنی خاوەن کارەکە ئامادە بێت بە دڵنیایەوە ویستم باسیەوە بکەم. هەنێک جار ناچاریەکەیە بەڵێ خاوەنی کار خاوەنکارەکان بەڕاستی ئێمە نابێ هەمیان زەربی سفکەین بەڵام ڕێژەیەکی زۆریانەوەندە بیویژدانن ئەگەر ئەمانە دابینکەن بیر لەم تێچواناکەنەوە دوایش بە کرێکارەکە لە نەگەر کرێکار داوایم کاوەری ناگرێ ینی بەڕاستی نەخاتە سەرکار ئەو کرێکاری چێوێ ناملتەزیم بێ بۆی هەر کاتێک بە خواستی خۆی لەسەر ئیشەکە دەریکا خاڵیەک خاڵی دوو بەردەوام کاک چالاک بوو بەرە پێشمڕی بەردەوام بە چاوێن لەوە بخواانە خواستە ڕووداە ڕووبا ڕاپێکی بەردەم دادگا دەبنەوە بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە وایە بەڵام کاکاری ئێستا فێڵیچکیان دۆزیوەتەوە کە بەڕاستی ئەمە وەبەرهێنانی کوردستان بەرپرسی مێژووی ئینسانی ئەخلاقی مالی هەموو شتێک بەرپرسە ینی ئێمە وەکو سندیکای کرێکاران من ڕەنگە قسەکانم تۆزێک هین بێ بەڵام دەدی جنابە دووت بەرنامە ئەوەمان بەرنامە لەسەر کردووە ئەمەمان قسە کردووە ئەمەمان سیمینار و کۆڕ و کۆبوونەوە کردووە ئاخر ئیشی ئێمەوە بۆ کە جەنابتان هاتن خۆتان ڕاستە خۆتان کرد پەیکرێکمان دروست کرد وتمان ئەگەر کرێکار خوێندەواری نەبێ و ئەگەر خاوەنکار یاساکانی نەخوێن بێتەوە بەم پەیکەرە کە لە تا سەر شەخامی مەلیک مەحموود داماناوە پەیکەرەکە شکلی سێفتی و سەلامی هینجلێوی لە بەرایە ماڵێنە بێ کرێکار ئاوا بێ بۆی جانی پارێزا بێ ینی هەر چۆنێک بێ کرێکار ئیسا تازەترین کەیستان پێ بڵێم دوێنێ کرێکاری لەسەری چێ لە پرۆژەکانی ئێرە لە قاتی 4 کەوتە خوارەوە قاچێکی شکا پاراسی شکاوە سەری بریندارە ینی برینداوە داخسخانی شارە ئێستا ئێمە یەکسەر بە دوواداچوونەکەین بۆم کێسانە کێشەکە لەوەیە و بەرهێنان سەرەتا کە مۆڵەتەدا بەم خاوەن کارانە بەم پرۆژانە ئەسڵەنەوەی لە لای مەبەزنیە ئەوەی کە بیری لە ناکاتەوە هەر ناوی کرێکاری تیان نابە ینی ناڵێ لەم پرۆژەیە پێویستە بەوە کرێکارە ئەم کرێکارانە بێت دەستەبەریان بۆ کرابێت چونکە بە دڵنیاییەوە هەر کرێکارە لەسەر خاوەن لە شوێن کارەکەیە گرێبەستی کاری بۆ کرابێ ئەگەر یەک مانگی یەکەم پاری دەستەبەری بۆ درابێ خانشی نەکرێت و ئەگەر بریندار بوو بە هەمان شێوەوە ئەگەر ینی هەموو مافەکانی پارێزراوە بێ بەڵام نایکەن بۆیەوە بەرهێنان بەرپرسە لەمە کە گرێبە کۆمپانیایەک شەریکەیەک و بەرهێنیشی بەڕێز پرۆژەیەکەکە لەگەڵەوە بەرهێنان سەرەتاکە گرێبەستەکە کە مۆڵەت وەرەگرێ لەناو مۆڵەتەکانی وانە باسیەوە نەکراوە کە تۆ بێ لەگەڵ کۆمپانیا لاوەکە چێکانە کە گرێبەستەکەی بۆ ئیش ناوی کرێکاربەری مافەکانی گرێبەستی کاری پێداویستی سەلامەتی جێی داخە دوێنێ و کرێکاری کە کەوت بۆ خوارێمە چونە سەر ڕووداوەکە بە هیچ شێوەیەک پێداویستی سەلامەتی بۆ دابین نەکرابوو. باش ئەمە ئێستا دواتر مافێکی بۆ دەستەبەرە کرێت؟ ئەمە ڕاستیەکەی ڕەنگە ئەم قسەیە تۆزێک قورس بێ بۆ جوێگرانیا بۆ کەسێککە بەڵام من ناتوانم حەقت نەدەم. ئێمە لە دوێنێەوە خەریکین ئەبێت لە ڕێی لیژنەکانی پەیوەندیداری خۆمانەوە ئەم کارە لەگەڵ خاوەنکارەکە بکەین ژنا خاوەنکارەکە کەسی یەکەمی خاوەنکارەکە لی بەرپرس نییە چکە هاتووە فێری کردووە پرۆژەکەی داوە بە کۆمپانیای لاوەکی تر بڵین بە نمونام کەسە ئیشی بۆ ئاخی کردووە خۆ خاوەنکارەکە خۆی خاوەن پرۆژەکەم ئەم گرێبەستەی لەگەڵ ئەو کەسە نەکردووە کە مخاولاتی بۆ ئاخی داوەتێ لەگەڵ کرێکارەکە نەیکردووە لەگەڵ یەک کەس کردوێتی مقاولاتی بۆ ئاخی و بین پرۆژەی یاوەتی ئەوی ژاتووە کرێکاری بازاری بردووانی کرێکاری ڕۆژانی بردووە بۆ سەر ئیشەکان کرێکاری ڕۆژانەیە لە دەستەبەر ناوی تۆمار ناکرێ و گرێبەستی کاری بۆ ناکرێ بە ناوی کرێکاری ڕۆژانەوەی بەنە سەرکارەکە بۆ لە هەمان کاتا پێداویستی سەلامەتی بۆ دابی ناکە دوێنێ کەوتە خوارەوە داماوە ماڵوم ناڵی هەیە ئەوەی سا بخۆی دەقسەکانی کرێکاری ڕۆژانانەش دەبێت تا چەند گرنگە بزان ئەگەر بۆ ڕۆژێکی کار دەکەن گرێبەستێکی ڕۆژیش هەبێت دواتر پێم خۆشە باسێکی زیاتری ئەو گرێبەستە بکەین و تا چەند کرێکاری ئێمە هۆشیارەوەی کە لە ناوڕۆکیەم گرێبەستانە تێبگات بۆ مافەکانی خۆی قسەیەکی زیاتر لەسەر بکەین خات و سارا ئێوە کۆندامی لیژنەی سەلامەتی پیشەی چیتان کرد بۆم حاڵەتانی کە کاک چالاک باسیەکە یعنی ئێوە کاتێک وەبەرهێنێ پرۆژەیەک هەر کارێک یعنی با ئێمە
کرێکار تەنها لە کرێکاری بینە و باڵەخانەش نبینینەوە چکە هەموو کەسێک کە کار دەکات کرێکار. لە بەرامبەر کارێکدا کرێک وەردەگرێت ئێمەش کرێکاری باشە مەسەڵەن بە دەداچونتان چییە بۆ ئەم کێشانی کە هەیە ئەم ڕووداوانی کە ڕۆدەن خاڵی جەوهەری کە دەستپێکەن چییە ئێوە؟ سەرەتا سوپاس بۆم چاوپێکەوتنە ئێمە وەکو لیژنا کە وەکو سندیکا سەردانی شوێنێک ئەەکەین ئەگەر بەشی سێفتی و ینی پیشەیان مەزبوط نەبێ غرامەیانەکەین غرامەیانەکەین بۆ ئەوەی کە ئەبێت بەشی سێفتی و سەلامتیان مەزبوط بێ بەس بەداخەوە ئەمە بەچی ئەکرێت لیژنە ئەیەن بەسەر ئەلیژەکانتان ئەیەن بەسەر لیژنەکەمان پێگاتوە لە 6 کەس باشە هەر کەسەی نوێنەری شوێنێکین من خۆم وەکو نوێنەری سندیکا کاچین من بەشی سێفتی و سەلامەتی کرێکارم کە سەردانکەم بەداخەوە ینی لە کارگەکانە هیچ سێفتی و سەلامەتی مەزبوط نییە باش تەنان کاتەیە کە ئەبینن بەم شێوەیە پێشێلکاری مافی ئەو کەسەکراوە چی ئەکەن ئەتوانن هیچ ڕێگەیەکی یاسای بگرنە بەر بەڵێ ئێمە ئەکەن ئێوە لەم کاتەیە وەسڵمان پێەیە لەو کاتەیە وەسڵی ئامادەبوونی بۆکەین لە پێشە ئاگاداری ئەەکەین باش کە ئەبێت بەشی ئەم کرێکارە بەم شێوە بێت ئەبێت کرێکار هۆشداری هەبێت لەوەی کە ئەمە سەلامەتی خۆیەتی جاری وایڵە کرێکار بەکاری نانێ ینی ئەم هەلا ئەقۆزێتەوە ئەڵە کرێکارەکە خۆی بەکاری نانێ بەس تۆ گەل لە کارگەکەیە کەسێکت هەبێت بۆ بەشی سێفتی یان پۆستەرت هەڵواسی بێ بۆ زیانەکانی خۆی تۆ بەشی خۆت کە پێشەوەی بچێتە سەر کار کڵاوی بەرێ دەستکێشی بەرێ سەماعی بەرێت تو شوێنمان هەیە کارگەمان هەیە هاژاژ و دەڵەدڵ نێگەیە ینی ئەمە زۆر ئەڕوات کابرا نازانێ ینی ئێستا کە ئەو زەرری پێ ناگا باش خاتون ئێستا ئەمانەی کە باست کرد تایبەتە بە کەلوپەلەکانی کە بەکاری ئەهێنا ئێستا کاکچالاک هەر باسی نمونەگەلێکی کردوتی بۆ نمونە کەسەکە لە شوێنی کارەکە بە حکمی ئەوەی کاری کردووە ڕووداوێک بۆی ڕووداوە لەم کاتانەیە ئایا هەر ئێوە بە دووادا چون ئەتوانن بکەن بەڵ ئەم کەیسانە بەڵێ چی ئەکەن ئەستا هەر بۆ ئەو نمونەی کاکچالاک ئێمە شۆک و لیشنەیانی وکۆی ئەوان سەردانیان ئەەکەین سەردانی ئەو شوێنە ئەەکەین بزانی ساحێبکار چەندیانی مافی کرێکار لەو کاتەیە چی بۆ کرێکارەکە کردووە باشە گەیان دوێتێ نزیکترین بنگەی تەندروستی یان خۆی لە ناو کارگەکەیە شوێنی هەبووە لە پرۆژەکەیە شوێنیان هەبووە کە چارەسەری سەرەتایی بکەن بۆ کرێکارەکە باشە لە کەیسە پێشوەکانە بەداخەوە نمونونەکەی دوێنە تەنیا نمونە نەبوو نمونەی تش زۆر هەیە توانی وتانە بە دووادا چوونەکانتان بگەن بە ئەنجام بە ئەنجام چیانی ئێمە تەنها بەتان مافی ئەو کرێکارە توانراوە لە ڕێگەی هەوڵی ئێوە دەستە بەر بکرێت ئێمە وەکو سندیکا زۆر هەوڵمانیاوە ینی کە تەنها سندیکایە کە لە مافی کرێکار ینی کرێکارکە خۆی ئەوە نازانێت کە ئێمە ئەو مافانەی پێڵێ ئەڵە شتیوا هەیە بۆ من شتیوا هەیە بۆ من ینی من ئەتوانم داوای ئەو نەکات بکەم بۆ ئیسراحەتم داوای ئەو نەموچە بکەم داوای ئەم ئەتوانێت داوایکە گرنگەوەی خاوەنکارەکە خاوەنکارەکە بەداخەوە ینی ئێمە کارگەکانمان هیچ مەزبوط نین بۆ کرێکار بەس ئێمە هەمیشە وەکو سندیکا سەردانمان کردوون هۆشداریان پێئین ئێمە ئیشی خۆمانەکەین ینی ئەبێ لەم کاتانەیە کرێکار مافی خۆی بزانێت کە مافی هەیە لە ناو کارگەیەکە چەند سەعات کار بکە ئەمما بەچی دەیزانێ ینی بۆ منە کاتێک کە گرێبەست ینی گرێبەستەکەی بیزانێ لە گرێبەستەکە پێی ئەبێ پێی بوترێ ساحب معمەل ساحب کارگەکە پێی بڵێت کە تۆ ئەمانە بەس بەداخەوە کارگەکانی ساحب کارگەکە پێی ناڵێ ئەماکارێکی ئەمە ئەوە ئەزانێ یان ڕێژەکە کەمترە و بەو بەداداچونی ئێوە کردوتانە ینی بۆ منە خاوەنکارەکانیش بە وەکوڵێ نەشیش بسووتەوە نەکە بابیش ڕەنگە هەندێکیان خەتا لەوانیش نەبە ڕەنگە پێداویستێکەشیدا نابێت کرێکارەکە خۆی هەبووە حاڵەتانەمان حاڵەتمان هەیە ینی کارگە هەبووە بەشی سێفتیشی لە چاو کارگەکانی ترا مەزبوط بووە بەس کرێکارەکە خۆی بەکاری نێناوە یان پەلەی کارەکەی بووە یان لەوەی کە ئیشەکەی جوانتر بکە ینی بە مەزانتی بەکاری ڕانەهاتوە ئەمەش چییە ئەیگەڕێنی تۆ بۆچی من هەمیشە داوام لە ساحب کارەکان کردووە تومە تۆ هەفتەی جارێ بەلایەنی کەمەوە دەورەیەکیان پێ بکە ئەو خولانەمان هەیە کاکسالاگە خولانەمان هەیە خۆلی ڕاهێنانی پیشەیی هەم ڕاهێنانت پێ بکە بۆ پیشەکەت بۆی بزانی چۆن بە شوازێکی پرۆفشناڵانە مامەڵە لەگەڵ کارەکان هەکە هەندێک کارێ بەڕاستی تۆ هەندێک مەکینە و بڕی ینی زۆر بەتەسیداری تایە ئەم ڕاهێنانە هەیە بۆ کرێکاری ئەمە بەردەستە یان ڕاستە خۆ چینە ناو ئیشەوە و دوجارش ڕوبڕی ئەم حاڵەتانە لەڕێ ئەم ڕاهێنانەوە چەند گرنگە یاسای کاریان بۆ ڕوون بکرێتەوە بەڵێ وڵا ئیزافێ بۆ قسەکانی خاتوسارا بکەم کە ئەمان
پێم وابێ دەیان شوێنکار و خاوەنکاریان ناوە بە دادگای ینی تا دادگای کار ئیشەکان براوە ئەوانی کە ئیتیزامیان نەکردو بە یاسا و قانون و قەرارەکانەوە کە بوونەتە هۆکاریەوەی کە کرێکار لە شوێنکارە جانی لە دەستدا بێ یا بریندار بووە مافەکانی بۆ دابین نەکرد بێ بەڵێ خۆی لە هەموو یەکێ لە پارێزگەکانە لە هەرێمی کوردستان سێ بەڕێبەراتی هەیە بەڕێبەراتی ڕاهێنانی پیشەی بەڕێبەراتی بەکارخستن بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی کە ئەم سێ بەڕێبەراتیە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتین هەریەکیان معنیە بە ئیشی خۆی ئێستا هەر ئەم دقیقە لەگەڵ جەنابتان قساکەم لە بەڕێبەراتی ڕاهێنانی پیشەیی کە دایرەکەیان لای ئەلوە تازەکەیە نزیکی 300 کەس لەسەر لە خولەکانە بەشدارە ڕاهێنانیان پێکرێ لەسەر جۆرا و جۆرێتی پیشەکان کە ئێمە هەفتەی پێش سەردانمانکردن و لە ئیفتتاحەکەشە جەنابی وەزیر و جەنابی پارێزگار و هەمووی سەردانی ئەوەی کرد تقریبا 13 بۆ 14 وەرشەی جیاواز ئیستا خەڵک ئیشی تێداکە بەڵام ئەمە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە بەڕێبەرە بەڕێزەکەی کارەمایە چالاکە بۆ ئەوەی توانیوێتی کە لە ڕێیەکە لە منەزەمەکانەوە بێت ئەم پرۆژەیە تەقدیم کا ئەوانیش تێچووی ئەم کارە بکەن ئەجنا جێی داخە کە حکوومەت ئەم بەڕێبەراتی هەیە خۆ لە پارێزگاکانی تریژ هەیە بەڵام ناتوانن ئەمە بە فعلی ئەم بەڕێبەراتی وا تەفعیلکەن کە بتوانن بەلایانی کەمەوە لە 150 کێشەکان چارەسەر کرد خۆ ئێمە نەماوتوە لە 100 ینی نانتوانیوان بەڕێبەراتیانیان لە 150 کێشەکان چارەسەرکەن ئەگەر ئەمە بکەن بەڕاستی وەکوی کە ئیستا هەیە دڵنیابن لە ئایندەیە لە ئایندەیان کرێکارانە مستەفید بن چکە لەوێ هەموو یاساکانیان پێوترێ چۆنێتی کاریان پێوترێ و مافەکانی خۆی و مافی خاوەنکارەکەش طبعا ئەم ئیشە بە هاوبەشی کراوە ئێمەی سندیکای کرێکاران و ڕایەنانی پیشەیی و لەگەڵێکە لە منەزەمەکانە ئەوان تێچووی ئەم وەرشانەکەن چکە بەڕاستی ئەویش هەمووی شێ بە پاراکرێ بە بەلاژ ناکرێ ئەم ئیشەمان کردووە ئیسا هاوبەشە لەوێ بەڕابراتی بەڵام ئەو خاڵی کە زۆ گرنگە من ویستم قسەی لەسەر بکەم سەبارەت بە سەلامەتی کار و چۆنێتی ئیشەکان ئەوەیە کە ئێمە هەمیشە باسەکەین کە خاوەنکار و کرێکار بەڵام هەموو کاتێکیش جەنابەت پرسیارێک لە خاتوساراکرد هەموو کاتێکیش خاوەنکارەکە کەم تەرخەم نییە ئێستا لە سلەیمانی ئێمە بەپێ ئامارانی لە بەردەستمانەیە ئەو بەپێ ئەو کارە ئەمەلیانی ئیکەین لە 105 خاوەنکارەکان پابەندی لە 100 یاساکانی کارن لە شوێنکارەکانن لە 105 یعنی لە 105 پابەند نیە ئەم لە 105 کە پابەندە یەک هۆکاری زۆ گرنگی ئەوەیە کە ئەمان لە ڕێی منەزەماتی نێودەوڵەتیەوە قەرزی نێودەوڵەتیان کردووە ینی نامێنایی کارگەکان بەرەمە جنا کارەکان وازەحا و ڕوونە کێوشێن ئەمانە کە قەرزی نێودەوڵەتیان کردووە خۆیان ئەم منەزەماتانە بە بەردەوامی لیژنە و چاودێریان هەیە بەسەر کارگەکەەوە کە خاڵی گرنگ و ئەساسی لای ئەوانەوەیە کە بێ مافی کرێکارەکان پارێزرا بە پێش ئەوەی بیر لە داهاتەکانیان بکەنەوە پێش ئەوەی بیر لە بەرهەمەکان بکەنەوە پێش ئەوەی بیر لە بەرزکردنەوەی ئاستی سەر چالاگەوە ناگەینە کە پێویستمان بە سەپاندنە یعنی پێویستە لەسەر خاوەنکارەکان هەندێک شت بە زەبری یاسا بە تەواوەتی بچەسپێنرێ لایەنی جێبەجێکردنی یاساکە خاوەوە سایە پێنجی پێوەی پابەندە و لە سایانەوە پێنجی پشتی تێکردووە یان هۆکارەکەی چییە بۆ ئەم ژمارەیە ئاکەس نەبێتەوە چۆن سیرکە یاسای کار باسی کردووە خاوەنکار ئەبێ لە شوێنکارە پێداویستی سەلامەتی دابین کرد بێ پێداویستی سەلامەتی سەرەتاییەکان بڵین کڵاو دەستکێش و کەمامە و کەپیجوێ هەموو ئەو شتانی کە لە کارگەیە هەر کارگەیەک کە پێویستی بەمە بوو ئەبێ دابینیکە خاوەنکار پێویستە لەسەری ئەمە دابینکە خاوەنکار پێویستە لەسەری لایحەیە گەڵواسەیە لە داخلبوونی کارگەکەیە بڵێ کرێکاری بەڕێز ئەبێ بە زمانی جۆرا و جۆر ئەم لایحەیە ڕیکلامی هەڵواسی بێ کە بە کرێکارەکان بڵێ کرێکاری بەڕێز پێویستە ئەم پێداویستیانە بەکاربێنی بۆ سەلامەتی ژانی خۆت و بۆ سەلامەتی کارگەکە لە دوای ئەوە ئەبێ ئەم خاوەنکارە وەرشەیەکی هەبێ بۆ ئەوەی تاوناتاو کاتناکاتێک زەڕورە بەوەی کە ئەم کرێکارانە ئەبدێت کاتەوە لەوەی کە چۆن ئەم پێداویستیانە بەکارێنن ئەنی ئەمانە ئەرکە لەسەر خاوەنکار کە ئەبێ بیکە و هەمیشە ئێمە باسی واکەین کرێکار ڕەنگ نییە هەموو کرێکاری کیژ نەخوێنەوار بێ کرێکارەکانیش لەخوا بە زیابێ وشیارن ینی بەڵام
ژیان کورسی ژیان کاگاری مەعیشە دوای کردووە کرێکار ینی بۆ ئەوەی نانی ماڵ و مناڵەکەی بەخێو پیاکە ڕسکی ڕۆژەکەی پیاکە ینی جووی لێ نییە بۆیە خاوەنکار ئەم ئەرکانی لەسەر شانە ئەبێ بیکات وە لە بەرامبەرە کرێکاری ژەبێ بەکاری بێنێ ینی یاساکە ڕێکی خستۆ بێ کرێکار بەکاری بێنێ بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی خاوەنکارەکە گرێبەستی کار لەگەڵ کرێکارەکە ناکە ئەگەر گرێبەستی کاری لەگەڵا کرد کاگاری ئەو کرێکارە پێداویستی سەلامەتی بەکار نهانی بوو خاوەنکار گرێبەستی لەگەڵ کردبوو بە دڵنیایە و خاوەنکار بەرپرسیار نابێت لە چۆریەتی ڕووداوەکە جا خات و سارە هەر لە درێژەی قسەکانی کاک چالاک پێم خۆشە بەڕێزت ئێستا باسی ئەوەمان بۆ بکەیت یاساکە هەیە وەکو یاسابوونی هەیە ئێوەش بە دوواداچوونەکەن وەکو ئەندامانی ئەو دیژنەی خۆتان بەڵام لە کۆتایشە هێشتا ئەبینین هەر بەداخەوە کۆمەڵک پێشێلکاری هەیە لەم ڕێگەیە لەم بینەیە پێویست بە چی هەیە ئێوە ئەبێ چ لایەنێکی دیکە یان چ ڕێگەیەکی دیکە هاوکارتان بێت بۆی کە بتوانە هەنگاوەکانتان بە کردداری تر بێت سەرەتا ئەبێ هەمومان هاوکاری یەک بین بە حکومەتیش هاوکار بێت ینی هاوکاری کارگەکان بێ هاوکاری سندیکا بێ بۆی تا بتوانێت ئەوەی کە ئەو مافانی تا ئێستا بۆ کرێکار پێشێل کراوە ئێمە بتوانین بۆیان دەستەبەر بکەین وەک کاک چالاک بەڕێزی باسی کرد ینی ئێمە میشە لە کارگەکان داوامان کردووە پێش ئەوی بچێتە سەر کارەکەی بچێتە ناو کارگەکەوە با بەشی سێفتی مەزبوط بێ نوێنەرێکیان هەبێ خۆیان بڵێ ئەمە هی بەشی سێفتیمانە وەک کڵاو و دەستکێشۆم شتانی کەیانی بۆ بەشی سێفتی پشتێنە هەمانە لە ناو کارگەیە پشتێنیش ئەبێ ببەستیانی ئەو ئەچێتە شوێنێکی بەرز نازانێت ئەو قسانەی جەناب تاوە بەڵام بەڕێزت هەر لە بەشێک لە قسەکانتە وتت بۆ نمونە ئێوە پسوڵەی غەرامە ئەنووسن بۆ ئەو ئاگاداری ئامادەشتا هەر ئەبینین بەردەوامی هەیە بەردەوامی ئێمە ئەیگەین ینی یاشا بکرێت چه هەنگاوێکی تر بنرێت بۆی کە ئێوە باشتر دەستان کراوە بێت ئێمە بڵام ئەو کەسە ڕوبەڕووی یاسا ئەەکەینەوە باشیانی ئەو ئەگەر ئامادەبوونی شیتیانە بێت جارێکی تر لیژنەیەکی بەدادا چوونمانەیە ئەینێرین ئەگەر خۆشاری کەسێک خاوەن کارێک وەستا بێت لەبەر ئەم پێشێلکاریانە ینی وەستا بێت کە بێتیان بۆەوەی کە تاکو بەڵێ ئێمە پێدا ئەخین شوێنەکەی پێدا ئەخین هەتاوەکو بتوانێت کە مافی کرێکار پێشێل نەکەیان لە کارگەیە کە حاڵەتی مردنمان هەبێ ئەوە ئیتر ئەو کەسا ئەبێت ینی کارەکە ڕابگرێ باشە خات سارە بە پێچەوانەوە هەیە سزا بنووسرێت بە پێی یاسای کار بۆ کرێکارەکە لە ئەنجامی جوێنەدان و جێبەجێنەکردنی ناوڕۆکی کرێکار لە ساحب بۆ خاوەنکار هەموو پێداویستەکانی دابین کردووە ئەم گوێی نایەت نایکا و کاتێکی لژنەکانی ئەوواڕوە ئەم دیمەنانە دەبین یەکەم جار ئاگاداری دەکەنەوە ئەگەر بوو بە چەند جارێکی تر ئێوە تەوانی تر دەسەکەن بە لایەن یاسایی خۆتان لەمەشا هەیە ینی بە پێچەوانەشەوە هەمانە ساحب کارمان ئاگادار کردووە کاتێک کە کرێکارێک خۆی مەزبوط نەبێت لە لایەنی بەشی سەلامەتی خۆی ئاگاداری ئەکاتەوە ئەگەر نوێنەری سێفتیان هەبێ لە ناو کارگەکەیە ئەو ئاگاداری ئەکاتەوە جارێت تا دوان تاسیان تر دوای ئەوە بەشێک لایانی لە موچەکەی خۆی لی نابڕێ بەس وەکەوەی کە بترسێت لەوەی کە ئەبێ بەشی سەلامەتی مەزبوط بێ بۆ گیانی خۆی ئەمەش لە کارگە گەورەکانان زیاتر ئەم کارە ئەکەن نە کارگە بچووکەکان ینی بەشێک لە موچەکەی خۆی لێوەرئەگرن دوایی ئەیەنەوە بەس بۆ ئەوەی مەزبوطی بکەن کە سەلامەتی گیانی خۆی لە پێش هەموو شتێکەوە کاک چالاک ختوڕەی کار نازم بە کوردی چی پێڵم بەخوا دەستەواژەیەکە بوو من ئێستا لە بیرم نییە ڕەنگە یاساکەش جێبەجێکە خاوەنکار جێبەجێکە و کرێکاری جێبەجێکە بەڵام هەندێک پیشە هەیە پیشەی مەترسیداریان پێڵ وازم دەرماڵی مەترسی پێڵانەوە باش بێتەوە بێت دەرماڵەی مەترسیش ئێوە ینی وەکو لیژنە وەکو سندیکا بەدەداچوون بۆ واکەم بزانن دەرماڵی مەترسی سرف دەکرێت خەرج دەکرێت یان نا لەلایەن خاوەنکارەوە یانبەرایەتی بە پەڕەبەرایەتی جۆرا و جۆرەکانەوە هەیە بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی ئەو معنیە بەوەی کە ئەبێ کرێکار لە شوێن کارەکەیە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرابێ ینی زمانی کۆمەڵایەتی زمانی شماعی بۆ کرابێ ئەم دەستەبەری کۆمەڵایەتی لە ساحەفەی موچەی کرێکارەکەی بۆ دەستەبەرکردن دوانزەی خاوەنکارەکەیدا پێنجی لە کری موچەی کرێکارەکە ئەبڕێ ئەدرێ بە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی وەزارەتی کار ئەمە لە ئایندیا خانشین بۆکرێ ئەمە ئەم یاسا وای ڕێخستووە کە هەموو کرێکارێک لە سادەی موچەی ساڵانە بە زیاد کرێت
ئەمە بەر ئەگەر ئەندام بێ لە سندیکا وانە نانە ئەمە بگەر دەستەبەر کرابێ لە بەڕبەتی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکار ئێمانە نازانێت ینی تا ئێستا خۆشی ناونووز نەکردووە نەچۆتەوە ئاینگرێتەوە یان نەخێر ئەر کرێکارێ دەستەبەری کۆمەڵایەتی بۆ نەکرابێ خاوەنکارە میشی بۆ ناکە ماعەدا ئەوەی کە بڕێکی کەم لە خاوەنکارەکان هەند وجدانیان هەیە وجدانی مرۆڤایەتیان هەیە سیرەکە ئەم کرێکارە لە شوێنی قورسا ئیژەکات ڕاست ئەمە بە ساڵانە موچی بۆ زیادکەی ئێمە بە نمونە چەند هەفتەیەک بەر لە ئێستا من سەردانی یەکێ لە کارگە قورسەکانی ئەم شارم کردووە کە ئاسنی تیادا ئەتوێنرێتەوە ینی شوێنی وای تایە کاگاری باوەڕ بکە یعنی هەر سیرت لێ بچی تەماشای بکەی ئەگەر بڵێ ئەمە مرۆڤ ئەتوانێت لەو شوێنە ئیشکە و ئیشی شتیاکە مرۆڤەکە و بەڕاستی ئەو کارگەیە لەبەرەوەی ئێمە یەکێک لە کرێکارەکانی ئێوەمان کردو بە نوێنەر و نردومانەتە چەند دەورەیەکمان پێبینیوە و ئەو کارگەیە پابند بوو بەڕاستی لە بڕووی سێفتیەوە و چکە هەموو کارگەیەک لە 50 کرێکاربەرە و ژوور ئەبێ ئیسعافی هەبێ و ئەبێ بنکەیەکی تەندروستی بچوشی هەبێ و ئەبێ دکتۆرێکی مقیم لەو شوێنە ئیشکا بۆ حاڵەتی ڕووداوی نەخوازاوی کتوپڕتا ئەگەێنرێتە شوێنی مەبەست ئەم کارگەیە بەڕاستی ئەم شوێنانی تیا بوو هەندێک کەم و کورتی بچووکە بوو تایە بەڵێنی ئەوانەش جێبەجێکە بەڵام بەڕاستی ئەم کارگەیە پابند بوو بە وەکە پێداویستەکانی سەلامەتیەوە کە ئەگەر بچی سێری بکەی سەرتە سوڕمێ لەوەی کە لە بەردەمی ئەم کوورەیە ئەم مرۆڤە چۆن نەتوانێت ئیشکا یعنی یەکێ لە خاڵە گرنگەکانی ئەو حاڵەتە ئەوەیە ئەبێ جلێکی لەبەرابێ ئەم پریشکی ئاگری بەرکێ جلەکە نەسووتێ من بە چای خۆم بینیم ڕسمەکانم پێوە بۆ دۆکۆمنتەکانمان لە ئەم ئاسنەی کە بە پۆڵا ناوە برێ هیچ هێزێک ناتوانێت بیچەمێنێتەوە لەوێ وەکو ئاوێکی شلو شیر یەتە خوارەوە یعنی ئەمە بیبینن مرۆڤی بەسە بۆ توان بەڵە مرۆڤ تەحمولی بینینی ناکانجا وەرە ئەمە بەرکەوتەبی لەگەڵم حاڵەتەیە بەڕاستی بینیمان جلەکانیان ئەوانە بوو کە ئاگرەکە نایسووتێنێ و هیچ شتێک بەرگی ئەوە ناگرێت بەڵام تا ڕادێک ناگاتە ئەوەی کە زەرەری چوای پێبا ئەم مرۆڤە لە گیان لە دەست بە لەگەڵ هەموو ئەمانەشە ئەم کارگەیە هەر وەکو پێویست نەیتوانیوە پێ ژیانی کرێکارەکە مەزمونکە چکە بەڕێزان خۆتان نەزان هەموو ئەوانەی کە بزنسەکەنەوە بەرهێنانەکەن دایما بیریان لای ئەوەیە کە ڕێژەی داهاتەکانیان چەند بەرزکەنەوە و چۆن بتوانن پەرە بە ئیشەکانیان بن من بەگشتی لە جیهانە و بە تایبەتی لەم هەرێمی کوردستانەیە بەڕاستی چۆن جەنابتان سەدان بەرنامەتان کردووە لەسەر کوالەتی هەتا خۆراک کوالەتیی باش لێرە وڵاتەیە بزنسی و بەرهێنان و ئەمانەش کوالەتەکان بەقدر ئەوە باش نییە کە مرۆڤەکانیان پارەست بێ وەکو خۆیان ینی گرنگە من کە بزنسەکەم و بەرهێنانەکەم ئەو مرۆڤ ئیش پێکەم وەکو گیانی خۆم ئەیش بپارێزم ئەنج بیر لە سەروەت و سامان و داهاتەکەم کەمەوە بەڵام ئەمە جێداخە کە ئەمانە ناکرێ بەڕاستی من ئەمە پەیامە دوسێ جار لە تەلەڤیزیۆنەکان و گیانومە بە حکوومەتی هەرێمی کوردستان بەلایەنە پەیوەندیدارەکان بە هیچ نەبێ بە ئیدارەی خۆجێیی سلەیمانی تکایە وەرنەدەنگ هەمومان بەیەکەوە باجانی کرێکاران بپارێزین بە تایبەتی کرێکارانی بیناسازی کە بەڕەڵان لەسەر جادەکانن بەڕاستی هیچ یاسایەک شمولیان ناکە یعنی ئەمڕۆ لای من ئیشەکانمانی لای جەناب دووباین لایەکی چکە و ئەم دیسان باسیەکەمەوە دوێنێ و کرێکارە قوڕ بەسەرە گەنجە خانم ماڵم نالەکەوتە خوارەوە لە خستەخانێ خوازانەکەی چاگە بێتەوە بە زەختی ئێمە ینی بەڕاستی یاسانیە و نامێ وردەکاریش مناونەکەم خاوەن کارەکەی گوێی لێم بێ بە زەختی ئێمە لە ڕێی لیژنەکانمانەوە کە پێڵین لیژنە کۆمەڵایەتەکان ئەو تا ئێستا بە گیرمان هانیوە ئەمڕۆ بەیانی ئەوانە ئەبێ تێچووی ئەو کرێکارە بدا لە خستخانە تا چاگە بێتەوە ئەگەر نا ئێمە ئەیدین بە دادگا ئێمە تا دادگای کار لی ناوەسین و ئەو شوێنکارە و خاوەنکارە چێ بەرپرسەلەوە ئەیدین بە دادگا کە پێداویستی سەلامەتی ئەگەر یەک قایشی ببەستایە دوێنێ و کرێکارە ناکەوتە خوارە تەنیا یەک قایش کە ڕەنگە پارەکەشی کەم بێ یەک قایش چیە تۆ بیبەستی بەم شوێنەوە بەس ئەو قایشی ببەستایە و کرێکارە دوێنێ ناکەوتە خوارەوە ئەمانە بەڕاستی من خۆمی لێ بەدەر ناکەم هەمومان بەرپرسیندەوەی کە لەم شوێنکارانەیە ئەم ڕووداوانە ڕوو ئەدا ینی ئەمانە پابەندە بە گیانی مرۆڤ و ئینسانەوە ئەم ئینسانە مناڵی هێژ نییە مناڵی کرێکی خواردنی پێویستە بەڕاستی جا کاک چالاک ئێستا هەر لەگەڵ ئەم بابەتەیە بابەتی بیمەش دێتە سەر خەد و ئەوەی کە بۆنونە تا چەند لە کوردستانی خۆمان
بیمە بۆ کرێکار دەستەبەر کراوە یاخود بۆ نمونە ئایا ئەم خاڵە ئەسڵەن لە مافەکانە بیری لێ ئەکرێتەوە خانەنشینی بۆ دابین بکرێت بیمەی تەندروستی هەر ئەوە ئەگەر شتێکی وا هات بەسەر ئەو کرێکارەیە ڕووداوێکی خوا نەخواسە تەندروستی بۆی ڕوودا ئایا ئەو کەوتە سەرجێگە ئەم بیمەی تەندروستی ئەیگرێتەوە شتێکی وەمان هەیە لەگرێ بەستەکان یاسای ژمارە 39 ساڵی هەفتاویەک تایبەتمەندە بە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران ئەم یاسایە ئێستا کە باسم کرد لە ساحەفەی موچە کرێکارە چتە ئەوینەوە سێریکە بەڕێزان 900 ملیار دینار لە تا کۆتایی 2022 900 ملیار دیناری پارەی دەستەبەری کۆمەڵایەتی لە ڕقم حسابیەکایە بە ناوی پارەی دەستەبەری کۆمەڵایەتی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کوێکاتەوە ئەمە ئەچێتە وەزاری داراییەوە بێ زەحمەت حکوومەتی هەرێمی کوردستانی یەکێ لەلایەنە پەیوەندیدارەکان بە من بڵێ تەحدام بکا بڵێ 1 دیناری ئەو پارەیە ماوە و بۆ کرێکار و بۆ بەرژەوەندەکانی کرێکار بەکارێنن حکوومەت دەمووی خواردووە هەمووی لە هەولێرە لە وەزارەتی داراییە 1 دیناری نەماوە ئەنجام وەسەر ئەوەی کە یاسای کار باسی ئەوواکە سێ خاڵی زۆر گرنگ هیچان ئەبێ ئەم کرێکارە بیمەی تەندروستی بۆ کرابێ لە سای یەکی موچەکەی بۆ بیمەی تەندروستیە چۆن نییە ئەرکە لەسەر شانی حکومت زمانی ڕژێمی فاشی بەغا سەدام حسینی دیکتاتۆری فاشی لە کاتی خۆیە ئەم پارەیە بە شەری ئێران و عێراق بەڵام چی کرد خەستەخانەیەکی لامون پارێزگاکان بۆ کرێکاران کرد بۆ بە بەلاش کرێکارێک خۆی ماڵ و مناڵی ئەچوو لە خستخانەیە بە بەلاش هەڵامەتێکی بکردە بە بەلاش هەموو پێداویستەکانیان جانە خوازەڵاتە تووشی ڕووداوێک بووە ئەگەر کرێکارەکە دەستەبەر کرابێ نەک ئەوانی دەستەبەر نەکران ئەوەی دەستەبەر نەکراوێ بە هیچ شێوەیەک هیچ یاسایەک شمولی ناکات ئەمە یەکێکە لە خاڵەکان کە ئەبێ ئەم حکوومەتە تەندروستی سەلامەتی بۆ کرێکارانی دەستەبەر کراو بە بەلاش دابین کە ئیتر هەر شتێکی پێویست بێ خاڵی دومەوەیە کە ئەم کرێکارە تووشی ڕووداوی کار بوو شوێنێکی لەدەستدا کە ئێستا ئەمەش ئێمە قسەمان لەسەرمایە ئەم یاسای ئەڵێ ئەبێ لە سا هەفتا پێنجی گیانی بەرکەوتەوە بێ ئێ باشە مرۆڤ سەیری من کە من هەردوو دەستۆ دوو قاچم بە لە ساسە حساب کە باشە لە سا هەفتا پێنجێکە ئەبێ سییانیانم لە دەستدا بێ یەکیانم ما بێ ئێمە شتیوە چۆنە بێ ینی ئەمە نمونەیەکی عشایریە باسیەکەم لە ڕوو عینەکە باسی ناکەم با دوای خەڵک تەعنم لێنێ وانە یاساکانیش کۆن و هەموو بەڵێ لە سا هەفتا پێنجی مرۆڤێک سا هەفتا پێنج لە دەستبات خانشین بۆ چێت خوا پێم بڵێن بۆ چێت ئێوە بەمنی بڵێن وانە ئەمە زۆر مشکلێ بەڵام لەگەڵ هەموو ئەم کەم و کورتیانی کە هەیە سێریکە لە ساڵی 2022 من ئامارەکەم خستە ڕوو لە کۆتایی لە بیدایەتی ئەم ساڵاوە جەنابیشتان دەستان خۆش بێ ڕاستە خۆشتان کرد لە کۆنگرە ڕۆژنامە نووسێکی ئێمە 26 کرێکار لە سنووری سلێمانی دەستەبەر کراوە ئایا لە بەرامبەر ئەوەی تۆی لە یەک مانگە 22 ملیار دینار داهاتی بووە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی شانی ئەوەیە ئەگەر یاساکە کە مکوتی نەبێ 26 کرێکار شمولی خانەنشینیەکە بەعکسەوە نەخێوانیە لەبەرەوەی یاساکە کە مکوتە بەس ئەڵێ پارەمان بەرێ ئەجینا ئێمە کرێکارێکمان هەبوو لە دوکان کرێکاری پاکەرەوە کوڕێکی گەنج و یەکەم مانگی بوو ناوی چوو بۆ لیستی قایمەی دەستەبەری کۆمەڵایەتیەوە لەسەر سیارەکە کەوتە خوارەوە بوو بژێ تای سیارەکە و جای لەدەستدا بەداخەوە ئەمە یەکسەر خانەنشینی بۆ کرا خانەنشینەکەی سەر دایکی ئەو کوڕە گەنجە خانەنشینی ئەم کرێکارە وەرەگرێت کە لە کاتێکا یەکەم مانگی ناوی چوو بۆ لیستی دەستەبەری کۆمەڵایەتیەوە باشە بۆی کە کرێکارێک بێتە لیستی ئەمێ کە جەنابەت باست کرد ئەبێ چ بکە ئەبێ لە لای ئێوە ئەندام بە چۆنامە ئەبێ پارەی ساڵانە بە چۆنەکە کرێکارەکانی ئێمە ڕووناکەنە ئەم ڕێگە خاوەنکارەکان ئەرکە لە سەرشانیان هەموو شوێنکارێک ئەگەر یەک کرێکاری تیاابێ ئەرکە لەسەر شانی خاوەنکارەکە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵاتی لێ ئاگادار کاتەوە بۆی کە ناوی سیانی ئەم کرێکاری باتێ لەگەر شوێنەکەی خۆی بڵێ ئەم کرێکارە لای من کارەکە ئەمە ئەرکی خاوەنکارەکە نەخودی کرێکارەکە کرێکارەکەش ئەرکە لە سەرشانی بڕوا لە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵاتی بەڵام ئەمەش لەمەش حاڵێکی تری سلبی هەیە کە ئێمە کەیسمان لە سەندیکای کرێکاران کرێکارە بۆ چۆن لە دەستەبەری کۆمەڵاتی نای خۆی تۆمار کردووە کە گەڕاتەوە خاوەنکارەکە دەری کردووە و ئێمە نەشمانتوانی و بیجارینەوە بەڕاستی و ئەمە نیگەرانێکی زۆریشی دروست کردووە بۆچی نەمانتوانی بیجارنەوە لە بەروی لە سەرەتایە کرێکارەکە و خاوەنکارەکە گرێبەستی کاری نەبووە ئەگەر گرێبەستی کاری هەبووە گرێبەستی کار واژۆ بکەن لە بینی هەردووچانە خاوەنکار ماڵ و سەروەت و سامان و ئیش و خۆی هەمی پارێزراوە بێ ئەمە پەیامە بۆ خاوەنکار دڵنیا بن مەترسن لە گرێبەستی کار گرێبەستی کار لە پێش کرێکارەکە تۆ پارێزێ سەروەتەکەت ماڵەکەت سونعەکەت دوکانەکەت کارگەکەت هەموو شتەکان هەموو جانە بە گرێبەستی کار پارێزراوە و دوایی
یەتە سەر کرێکارەکە سعاتی کاری موچەکەی دەستەبەری ئەمانە سەلامەتیەکانی ئەگەر بێت و ئێمە ئەمە بخینە سەر سکەی خۆی بە دڵنیاییەوە ئەتوانین ڕێژێکی بەرچاو ژیانی کرێکاران بگۆڕین و ژیانی خاوەنکارەکان هەمومان بتوانین ئاسوودە بین بۆی کە توانیمانە لە ڕووی مرۆڤایەتیەوە چینی کرێکاران تۆزێک ئارامکەینەوە. خات سارەوە دوین پەیام لای تۆ بێت ڕەنگە پرسیارەکەم کەمێک پەیوەندی بێەوە شۆنە ئەزانم لە ڕووی یاساییشەوە دەزانن کەمترین پێبژاردن یان غەرامەکردن بە شوێنێک ناوەندێک خاوەنکارێک کە لەسەر یەکێک لەم بابەتانی کە باسمان کرد ئەگەر نایاسایی بکات پێبژاردنەکان چەنن یانی ئێوە وەکو لیژنە خۆ دیاری ناکەن یاسا دیارێکاوانە بەڵام قەبارەی تاوانە وایە ئەمە قەبارەی تاوانەکە ئێوە دیاریەکەن چۆن چۆنی ئەمە ئێمە لە سەرەتایە وەکوتم ئاگاداریەکەینەوە باش یەکجار ئاگادارکردنەوە بەڵێ دووەم جار ئەگەر پێویست بکایانی بزانین ئیشێکی کەمی کردووە و ماوێتی ئەوە دوو جاریانی ئاگاداری ئەەکەینەوە بزانین جوڵا و ئیشی کردووە ئەگەر بزانین هەر ینی ئیهمالی کردووە و گوێی پێنایە لەوەی کە ئێمە بەڕێ ئەکا ئێمە غەرامەی ئەەکەین کە ئەم غەرامانە چەنە ینی تقریبەن ینی لە 500,000ەوە دەست پێ ئەکات غەرامەکەی بەس هەر شوێنە و ینی هەمانە کرێکار ئیشی کردو لەو شوێنەیە ینی کەوتنە خوارەوە هەبووە ئەو لای بەسییت بووەوەی زانیوە کە کەوتۆتە خوارەوە یان قاچێکی شکاوە گەیاندوێتە حاڵەتیەوەی کە ئیتر لە جێ خستێتی نەیتوانیەوە کەم ئەندامی کردووە نەیتوانیوە کار بکە بەس ئەو سەرەتا بە بەسیتی وەریگرتووە تەنانەت نەی گەیاندویان لە شوێنی کارەکەی بنکێکی تەندروستی نەبووە ئیتر ئەم حاڵەتەیان مەسرۆفی خستەخانەکەی بۆ نەکردووە دەستان خۆش ێدارن ئەمە دوایین جارێک کۆ بینەوە لەسەر بابەتە قسە بکەین و ێدارین ئەمانە هەمووی بگاتە خاڵی بنەبەست و چارەسەر بکرێوانی کە خاوەنکارێک ئێمە دەبینێ کرێکارێک ئێمە دەبینێ وتەکانی کاکچالک و خات و سارای گوێ لێ بووە لە ئەمڕۆ زووتر نییە ینی بچێ خۆی دەستەبەر بکات بتوانێت زمانی کارەکەی بزانێ گرێبەستی کار نەبوو کاری تیامەکە داوای لێ بکە مافەکانی خۆت بزانە و خاوەنکارەکانی ژوادارین ئەو گرێبەستی کە باسییان کە ناوڕۆکەی پێوی پابند بن لە پێناو سەلامەتی تەندروستی هەردوولا دووبارە سوپاس بۆ کاک چالاک ڕەوف سەرۆکی لقی سەندیکای کرێکارانی کوردستان خات و سارا محمود ئەندامی لیژنەی سەلامەتی پیشەی لە قایمقامی سلێمانی سارا محمود تاوا بناوە کەتوانێت تاوا دەستان خۆش زۆر زۆر بەخێر بێت دەستان ساغ